کۆنەکان پێکەوە چەند ساتێک دەوەستی بۆ ژیانی بەخشیدان فەرمان ئەوەی کەس لێ بکات خۆمان ئەو ڕاستی دەزانین کە ژنانێکی زۆرتر شاعری ناوهێنان بوون وەک پێشەنگ ئەو کات و دەزمن ئێساش کاتی ئەوەیە کە بچینە خزمەت زۆر بەڕێز سەڵاح شێخ شەرەف بەشیان زۆرتر تێکۆشەر و ناسرا و عالیمە و خاوەن مەعریفەمانەوە لە هەموو شوێنێک چاوی لێ بکرێت و دیارە هەمومان ئەوە ئەزانین هەموو کەسێکی بە وجدان ئەزانین کە دێب دەرکران و دیراسات کران و هین کران بەڵام لایەنی ژنانمان ئیگمار کردووە ئێستا شەمانیارە ژنان دەوریان زیاترە مامۆستای جامیعانە و دکتۆرەنە و وادیر بوون پێشنگ بوون ئەم مەشروعەم زۆر پێ مەشروعێکی باشە ئەم پرۆژەیە 5 ساڵ لەمە پێش لە ڕۆژی 6/3/2019 ئێستا ئافرەتێک لە کۆیا جلی مۆدێل شوێنی لەبەر کردووە یا ئەوتە چۆتە سەرشانە و یا پێشکەشکار بووە یا مامۆستای نمونەیی بووە ئێمە هەمومان دکتۆرە ئەتیمە وەکو پزیشکێکی نمونەیی ناسیوە ڕاستە پزیشکێکی نمونەیی زۆر دڵخۆشم کە وەکو ژنێکی پێشەنگی شاری کۆیە دەستنیشان کرام و ژیانم کەوتە ناو کتێبی ژنە پێشەنگەکانی شاری کۆیە سوپاسی ڕێکخراوی چەتر دەکەم کە بەو کارە مەزن هەستان دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم کە ئەو کارە بەردەوام بیت کە ژنانی پێشەنگ لە شاری کۆیە یەکجار زۆرن وەک خۆیان ئاماژەیان پێکرد لە لێدوانەکە بە دڵنیاییەوە پێویستی شەتیشک بخرێتە سەریان بۆ ئەوەی بناسرێن و ببیتە هاندانێک بۆ ئەوەی کە لە مەودووە گەنجانمان پێشەنگ بن لە کاری نوێ و ناوازە کە خزمەت بە کۆمەڵگای کوردەواری بکە هەم لە شاری کۆیە و هەم بە هەموو کوردستان بشێوەچکشتی سپاس بۆ هەموو لایەک من سوێن عوسمان ئەحمەد پێشتر مامۆستا بووم دوای ژەندە پەرلەمان بووم لە سەرستی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئێستا کەش خانە نشینم و خەرچی شاری کۆیەمە لە کۆیە دادەنیشم بەنسبەت ئەو چالاکیانەی کا و ڕێکخراوە سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی چەتر دەکەین کە سابەکاری ئەو ئیشەی کە کتێبێکی دەرچوان بە ناوی ژنە پێشەنگەکانی شاری کۆیە لەوانەیە ژنی پێشەنگ زۆر لەوانە زیاتر بیتن بەس ئەوەندە دەرفەتەیان هەبوو کە بتوانن زانیاری لە خەڵکی پێوەرگێت لەنا لە شاری کۆیە پێشەنگە لە هەموو بوارەچێوە ژنی زیاتریشەیە بەردەوام ئینشاڵڵا هیوادارین کتێبێکی دی عینەشت بەو شێوەیە دەربچێنی بەناوی ژنەکانی تر ئەوانەی کە ماون و ئەوانە بەردەوامی پێ بدەن ئەو کارانە زۆر باشە ژنەکان زیاتر بەرەو پێش دەباتن کلانەوەی پێوە دیار دەبیتن هەر یەکە سنووری خۆی دەزانی مافی خۆی دەزانیتن و هەر یەکە لا بوارەکی خۆی طبعاً من پێشتر نەمدەزانی ژن بازرگان بووە لە کۆیە یەکەم ژنی بازرگان لە کۆیە بووبی یعنی زۆر گرنگە لە سەدەی 19 ئەمن نەمدەزانی کە لە ساڵی 2019 خەڵات کراین ئەو ژنە پێشەنگانەی کە ئێستا ناوەکانیان لەو کتێبەیدایە خەڵاتیان کردی ئینجا ئەم شارەزای پەیدا کرد کە چەندین ژنی چەندین سەدەیەک پێشیمە لەوانەیە ئەو ژنانە هەبوو بن بەس کەس پێی نەزانیبی کەس نەیدواندبن کە سەردانی نەکردبن ئێستا وردە ئەو ڕێکخراوانەی کە هەوڵی ئەوەی دەدەن کتێبێک دەربچێنن ژنە پێشەنگەکان ناوەکانیان مێژوویان اینجا هەر یەکە لە بوارەکە مەرج ئەوە نییە ئەو ژنانە هەمویان لە یەک بوار بیان لە دوو بواری بیدن هەر یەکە لە بوارەکی خۆی و یەکەم بۆ لە شاری کۆی لەوانەیە لە دوای وانە هەبی زۆر کەسەبی بۆ نمونە ئەمن ئێکەمەندان پەرلەمانی کوردستان بووی لە شاری کۆیە بەزستە ژنی دی هەبووە لە دوای من کە پەرلەمانتار بووە ئەمن یەکەم کەس بوومە هۆڵی پرسە ژنانم دروست کردێ لە هەموو کوردستان نەبووە ئێستا هۆڵی پرسە لە هەموو شارەکانی کوردستانێ واتە ئەو ژنانەی کە ناویان نووسرایە و ناویان هاتێ لەو کتێبە یەکەم کەس بوونە لە بوارێک لە بوارەکان کاریان کردیە دەستخۆشیتان لێ دەکەم بەخێر